مرحبا. باشی سلامت بده چه حالا؟ والله باش. بەڕێز بله تۆ بەرپرسی خەستەخانەی سۆرانی وایاننا بله باشە چۆن دەکرێت داوا لە کارمەند بکەن بە زۆرم لێ دەبی هەموو کارتی دەنگدانیان بێنن بله کو دەبێت ئێوە داوا لە کارمەندەکانتان بکەن دەبێت ئەوەیان بێنن کارتی دەنگدانیان لە ماوەی 3 ڕۆژدا جنابت کیه؟ ئەم ناوم قادر نادرە. الو بما معلوماتات و اطلاقه امش مجبوری الور بگی بما معلوماتات و اطلاقه امش مجبوری الور بگی اقيناك حسب معلومات خود الشركه از معلومات خو انگو دائره حکومین کو دەبی بە ئیجباری داوا لە خەڵک بکەن چێ ئەو ئەوامرەی دەرکردیە چێ ئەو ئەوامرەی جنابت الشركه كاي قادر بەڵێ ئەس ڕۆژنامە نووسم روزنامه نووسی بەڵێ إذا شي لقب جنابت دايا چۆن ڕۆژنامە ئیشی ئەوەیە کەم و کورتی حکوومەت دام و دەستگاکان گەورە بکە ما طول كردستان دوام ناكي ئێستا پرسیارەکە مەبە ئەولا اجي طول كردستان يان طول دربي مشکلەک نییە ئەس کوردم ئەوە گرنگە خەمی لە کوردە خۆی بەڵێ خەمی الكرد واخوي خەمی الكردن اخوي امجي خەمی الكرد تخوي باب ئێستا مەوزوع مەگۆڕە ما چ جیهاتك چ جیهات تلفون قال از تلفون دم دكتور حمرين قال دكتور حمرين بابا اوا شولا منين كو از جوابات دم بابا اخر ئەتو داوات کردیە پێمان بڵێ بویشی وای حقنینە تو مادام تو دەرەوەی تو کوردی دەبی تو یعنی ئەوی لە دەرەبی لە بۆی نییە تازیەخان بابا بس اسلوبك جان یعنی چ غەڵەتێک بووە چ غەڵەتێک بووە لە ئوسلوبەکەی برای من هر کەسێک کە دەست دا تەلەفۆنێ بۆ من پشت تەلەفۆنێ من ئەوێ دیکە جوان ئسلوبەکێ جوان وەکو چ جوان یعنی چ ناشیرن بووە لەوەی بدە ناسین خوب بدە ناسین جنابێتە کیە کاچ شولت کرد ئەوجا بهەی ئەوێ دیکە مناقشە گەل من بکەیت ئێستا تو زانیت دەڵێ معلوماتت یەک قەوس خوا مەجال دەدەیەت و بەرپرسی ئەتوو دەڵێ جیهەتی سەرەوە داوایان لە ئێمە کردی ئەمە جێبەجێمان کردی داوامان لە هەموو کارمەندەکان کردیە تەنانەت هەڕەشەتان لە خەڵک کردیە من چه هەڕەشە نەکردیە کادیری کەتان پاراستنت هەڕەشەی لێ کردیە ناخر برو ئەوە هیچ هەڕەشە کارمەندێک ئەوەتە ئەو خەبەرە بەنە یەک دەقە تازیەخان خۆ بە زۆرم لێ نابی ئەنگۆ لە بۆتان نییە هەڕەشە یان داوا لە خەڵک بژیت انت هەڕەشەیە کرد لە پێیجا خەستەخانەدا ئەلە ئەساس کارتی دەنگدانە بینن و نظام ڕۆژنامە نووسەکە کیە یعنی تو داوات نەکردیە ئەم بە بەڵگە لە دەستما کە داوات کردیە دەبی هەمووتان لە ماوەی 3 ڕۆژدە کارتی دەنگدانتان بێنن بەڵێ مەرحەبا برا چی بەڕێزت خوا خۆت من ناوم قادر نادرە لە وڵاتی سویدم ڕۆژنامە نووس چالاکوانم ئەو هۆ قەپاتی کرد ڕۆحی چوو ئەگ داوەشێن